شكرا والله ما سردانك يا ودو كان يبكم. السلام عليكم جماعات. وصرت قال باشي أحوالي باشي كاك وقتي باشي سلامتي. السلام عليكم باشا أحواله سلامة باشا كاك محمد باشي أحواله باشا سلامة فرمون أحواله سنة باشا سلامة حاله زباشا سلامة ساكن. بسم الله الرحمن الرحيم. ولا أورو لا مياني أويك سرداني أو دكانم كسرداني ما وصارزقارم كدقا كاك واختياري كدكاني برق دوري أوانيان هيا پێم باشە دووسێ خاڵ هەیە کە زۆر گەرنگە هەم بۆ ئەو کەسەی معاملەی دەکات هەم بۆ ئەو کەسەی کە خەیاتی دەکات ئەو کەسەی کڕین و فرۆشتن دەکات بەگشتی پێم وایە ئەو خاڵانە لە مەسلحەتی هەموو خەڵکیە بەتایبەت فەقیر و ئەوانە. یەکەمیان ئینسان لە هەر کار و کەسابەتێک کە دەیکات ئەمانەت پارێزی تێدا ڕەچاو بکات. بۆچی؟ چونکە هەر کارێک کە ئینسان دەیکات ئەو کارە ئەمانەتە بەتایبەت میهنە کە ئینسان بیزانێت ئەمانەتە. ئێستا خەیاتی میهنەیە، میهنەش بەڕاستی بۆ ئینسانی ئەمانەتە، دەبێت ئینسان ئەو ئەمانەتی بپارێزی وەکو خۆی ئەدای بکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله تعالى يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خۆی گەورە پێی خۆشە کە ئینسان کار و کردەوەیەک دەکات کەسابەتێک دەکات خەیاتیە جا هەر کار و کەسابەتێکی دیکە هەیە پێی خۆشە ئەو کاری بە چاکی و ڕێک و پێکی ئەدای بکات وەکو خۆی ئەدای بکات. ئەو کارە وەکو ئەمانەتێک تەماشایکە نەک وەکو تیجارەت و بازرگانیەک. دووهەمیان ئینسان لە کار و کەسابەتدا پێویستە ڕاستگۆ بێت. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کڕیار و فرۆشیار ئەگەر لە کار و کەسابەتەکەیاندا لە معاملەکەیاندا ڕاستگۆ بن خوای گەورە بەرەکەتیان بۆ تێدەخات، بەرەکەت دەخاتنە ئەو معاملەیەوە، بەڵام بەرەکەت ڕاستگۆی تێدانە و بەرەکەتی لێ هەڵدەگیرێت. محەممەدی کوڕی منکەدیر یەکێکە لە زانایان دوکانی کوتاڵ و ئەوانەی هەبوو کوتاڵی دەفرۆشت. دەڵێ ڕۆژێکیان بەردەستەکەی شاگردەکەی لە دوکانێ بوو تا هاتەوە پارچە قوماشێکی دانابوو لەوێ کە عیبێکی هەبوو ئەو پارچە قوماشە. گوتی ئەگەر مشتری هات بە هەرزاتن پێ بفرۆشە و عیبەکەشی پێ بڵێ. بەردەستەکەی نەیزانێ بوو فرۆشتبووی بە پارەی وەکو بڵێ کوتاڵ و کەلوپەلێکی باش و عیبەکەی نەوت بوو. بۆیە ئەو زانایە دوای پیاوەکەی دەکەوێت و دوای ئەو کەسە دەکەوێت هەتاوەکو دەیدۆزێتەوە دەڵێ کاکەوەرە ئەو پارچە قوماشە ئێمە عیبدارە، عیبێکی هەبووە لە سعردا هەرزانترە بۆ ئەوەی کە پێت بڵین بۆی تاوانبار نەبێت. ها سێدەق چەند گرنگە پیاوچاکان و زانایان و پیاوچاکان چۆن بوون لە کڕین و فرۆشتن و لە ئەدای معاملەدا کە لە ڕاستیدا ئەو ڕاستگۆیە زۆر گرنگە بەرەکەت دەخاتە ناو کار و کەسابەتەوە. سێمیان ئینسان لە کڕین و فرۆشتن و لە معاملەدا ئینسان ڕووی خۆش بێ و معاملەی خۆش بێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە لە صحیح بوخاری دەهاتووە رحم الله عبدا سمحا إذا باع وإذا اشترى. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕەحمەتی خوای گەورە لەو کەسەی بێت کاتێک کە دەفرۆشێ و کاتێک کە دەکڕێ معاملەی خۆشە و ئاسانکارە و ڕووی خۆشە و هەروەها معاملەی خۆشە. کاکە ئینسانی وا هەیە هەردەی لە لای دادنیشی هەر خۆشە گوێ لێ بگری معاملەیەکی خۆش، یعنی معاملەکەی سەهل و ئاسانە، زۆر وەکو بڵێ قڕسکار نییە، زۆر وەکو بڵێ کوڕە گرانجان و ئەوانە نییە، معاملەی خۆشە. ئەو بەڕاستی یەکێکە لە سونەتەکان و لە ئەدابەکانی کڕین و فرۆشتن و معاملەی. چوارەم و کۆتا هەمین ئەوەیە کە بەڕاستی ئینسان لە کڕین و فرۆشتندا پێویستە هەرزان فرۆش بێ ئەوەی کە بۆی دەکرێت. بەتابەت ئێستا کە دەبینین خەڵک فەقیرە و موچەوەکو پێویست نییە و ئەوانە ئینسان هەتاوەکو بۆی دەکرێت هەرزان فرۆش بێت، هەم خێرێکی قیامەتی دەست دەکەوێت، هەم لە دنیاش پێم وایە بازاری باشتر دەبێت و کەسێک کە هەرزان فرۆش بێت. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت دوکانی کوتاڵ و ئەوانەی هەبوو، یعنی بازرگانی کوتاڵ و ئەوانەی دەکرد. دەڵێ ئینسانێک بوو لە کڕین و فرۆشتندا زۆر هەرزان فرۆش بوو. بەتایبەت کەسێک ئەگەر زانی بای کەسێکی فەقیرە بیزانیای ئەو پیاوە کەم دەرامەت و فەقیرە ئیدی پارەیەکی کەم و خێرێکی کەمی لێدەستان و لەگەڵیدا زۆر هەرزان فرۆش بووە ڕەچاوی بارودۆخی ئەو کەسەی دەکرد کە شتەکەی پێدەفرۆشت. بۆیە پێشنیارم ئەوەیە بۆ مامۆستا ڕزگار و کاک بەختیاری لێرە کە دوکانی خەیاتیان هەیە ئینشاءڵڵا ئیدی ڕەچاوی خەڵک بکەن و ئەو خاڵانەی باسمان کە جێبەجێ بکەن و لە سعریشدا هەر چەندی پێیان دەکرێت ئینشاءڵڵا خاتری خەڵک بگرن و کەمی بکەنەوە. بەڕاستی خوای گەورە بەرەکەت بخاتە کار و کەسابەتی هەموو مسلمانان. هەر کەسێک چاوی لە کار و کەسابەتی حەڵاڵە یا رەبی خوای گەورە ئینشاءڵڵا بەرەکەتی بۆ تێبخات، خوای گەورەش عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات.
آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.